تەماشەوانن ڕێزدار ئەف دەمێوە باش و هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خاسین ئەس نەزیرکادانیت گەلوەدامە بۆ پێشکەشکردنا خەلەکەکا دیش بەرنامێوە بەرنامێ کوردی تەوەرە vêcarêjî binvana bû nîşanaye hêcetên jîngehê ji bo ragihandina dewleta Kurdistanê. Wek em dizanîn pasa û hokarên siyasî û aborî û civakî û serbazî rol û dewr û bandor heye ji bo ragihandina dewleta serbixwe. Belam divêre da me divêt bipirsîn aya çawa jîngeh parastin û jîngehê parastina jîngehê edbîte fakter û sedem ji bo ragihandina dewleta Kurdistanê. Lewma divêre da me divêt bipirsîn erê peywendî çi ye it navbera jîngeh û dewleta serbixwe. Her wisa me divêt bipirsîn çawa ceng û şerên Iraqê edbine pasaw ji bo serbixweya Kurdistanê. Heta çi ast Iraq pabend û mulzem biye eprêkeftin namên nêvdewletî yên jîngehê. Bêhêzî û lawaziya hikûmeta Iraqê ya niha çi ye û li çi azdaye bo kêşe û pirzgirêkên jîngehê? Ev pirsyara û çendîn pirsyarên dî dihêne arastekirin etkevanê vî bernameyê da بۆ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق ناوێ خوب ناوێ وە خێراتنەکە گەرم جەنابی سەیدای دکەین بخێر بێت. مامۆستا me divêtin li vêre dest pê bikein erê peywendî çi ye navbera jîngehê û dewleta serbixwe da. ڕاستە بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەم بابەتە ساڵانێکی زۆرە پێوەی خەریکم لە دوای ڕاپەڕین ئێمە من لەگەڵ کۆمەڵێک کەسی شارەزا یەکەمین ڕێکخراوی ژینگە پارێزمان لە کوردستان دروست کرد بە ناوی کۆمەڵی کوردستانێکی ساوز ئیدی لەو کاتەوە تا بووم بە وەزیری ژینگە لە عێراقدا ئەمە بابەتێکە لە ڕووی پسپۆڕیەوە حەزەکەم بینەران بزانن ئەم بابەتش لە 2014 وەکو دەڵی کردومە بە توێژینەوەیەک و بەحسێک و بڵاوم کردوتەوە چۆن لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و سەربازی ئەبنە فاکتەر بۆ ڕاگەیاندنی دەوڵەت باسکردنی ژینگەش دەتوانین ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتوەکانە قسە لە باسی ژینگە بکەین ئەمەش بکەین بە فاکتەرێک بۆ ئەوەی کە کوردستان ببێ بە دەوڵەت چۆن لەبەر ئەوەی کە دەڵێن دەوڵەت خۆ دوجار ئەم دەوڵەتە دەستورێکی هەیە ئەم دەستورێک کە ئەم دەوڵەتە دەینووسێتەوە دەبێت لە یەکێک لە خاڵەکانیدا ئاماژەی بەوە کردبێ کە ژیانی مرۆڤ و فەراهەمکردنی ژینگەیەکی سەلامەت بۆ ژیانی ئەو ئینسانە ئاوی پاک و هەوای پاک و خاکی پاکی هەبێ ئەمە یەکێکە لە مافەکانی مرۆڤ لەبەر ئەوە لە دەستوری ئێستای عێراقیشدا لە مادەی 33 ئەو قسەیە هەیە لە ڕەشنووسی ئامادەکراوی دەستوری هەرێمیشدا هەر ئاماژەیان پێکرد بوو کەواتە ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە کە ژینگە بۆ ئەوەی سەلامەت بێ لە ئاستی هەموو جیهاندا لە ئاستی دەوڵەتێکیشدا ئەبێ ئەم ژینگەیە سەلامەت بێ بۆ هەموو تاکەکانی لەبەر ئەوە ئەگەر سەلامەت نەبوو چ ڕوودەدا سەلامەت نەبوو ئەو کاتە هەر وڵاتێک ژینگەی خۆی نەپاراست دەبێتە مایەی دروستکردنی جۆرێک لە پەنابەری جۆت لێ بۆ پەنابەری لوجوو لاجێ پەنابەر ئەوەیە جیاواز دا ئاوارە لەناو وڵاتی خۆتدا ئاوارە دەبی لە شوێنی تریشدا لە وڵاتێک دەچی بە وڵاتێکی تر پێی دەڵێن پەنابەر ئەم پەنابەری سیاسیت بیست و هەندێک کەس هەڵدێ لەبەر سیستەمە سیاسێکە پەنابەرێکی دی هەیە پێی دەڵێن پەنابەری ئابووری لە بواری ژینگەدا پەنابەرێک هەیە پێی دەڵێن پەنابەری ژینگەی یعنی ڕای نەکردووە لەبەر سیاست وڵاتی خۆی بەجێ نەهێشتووە لەبەر هۆکاری ئابووری بەڵکو لەبەر هۆکاری ژینگەی هەوای وڵاتەکەی یا سنوورەکەی ژینگەکەی پیس بووە خاکی پیس بووە بە کەڵکی کشت و کاڵ نایە ئاوی پیس بووە بە کەڵکی خواردنەوە نایە ئێمە لە عێراقدا تووشی چی دەبین دەوڵەتی ئێستای عێراق دەوڵەتێکە ناتوانێت پێکهاتەکانی و پێکێنەرەکانی ژینگەی خۆی بپارێزێ لە ئەنجامدا هەموو خەڵک ڕوو لەکوێ دەکەن کوردستان کە بڕ زۆر بوو کەمیە زۆر بوو نەوعیە دەگۆڕێ کە بڕ زۆر بوو جۆر دەگۆڕێ کواڵێتی ژیان لە هەرێمی کوردستان تێک دەچی ئەو کاتە چونکە ئەو دەرامەتەی ئاو و خاک و هەوایی کە لە کوردستان هەیە بەشی ژمارەیەکی دانیشتوان دەکا بەشی ئەو هەموو ژمارە زۆرە ناکا کە ڕووی تێدەکا کەواتە لێرەوە لەبەر ئەوەی بارودۆخی ئێستای عێراق بە درێژایی 100 ساڵی ڕابردوو هەمیشە بارودۆخێکی خراپ بووە هەمیشە ئەم خەڵکە لەوێەوە هەڵدێن ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن ساڵ لە دوای ساڵ ئەبێتە مای ئەوەی کە ئەم ژینگەیەش پیس بێ کەواتە بۆ ئەوەی کە تۆ لێرەدا سنوورێک دروستکەی
لەگەڵ ئەو دوای عێراقدا پێویستی بە ڕاگەیاندنی دەوڵەت ئەگەر دەوڵەت هەتا ڕگەهاندن ئەف چەندە دێتە چارەسەرکردن لە خاڵێکدا دێتە چارەسەرکردن کە تۆ سنووری نێودەوڵەتی خۆت دەبێت ئێستاکە لەبەر ئەوەی ئێمە بەشێکین لە عێراق بەبێ پاسپۆرت و بەبێ هیچ شتێکی دی هەموو خەڵکی عێراق دەتوانێت بێتە ئێرە کەواتە ئەوە لەو حاڵەتە سنووری تۆ پارێزراو نییە لە حاڵەتێکی دیکە ئێمە کۆمەڵێک ئەومان هەیە لە ئاستی نەتەوە یەکگرتوەکانە نەتەوە یەکگرتوەکان لە ئاستی باڵادا کۆمەڵێک دەستگا و ڕێکخراوەی هەیە کە هەر یەکەیان بایەخ بە بوارێکەدەن چۆن یۆنسکۆ بایەخ بە بوارێک دەدا یونیسف بایەخ بە بوارێک دەدا چۆن دەڵێ UNDP UNEPمان هەیە UNEP یعنی بەرنامەی نەتەوە یەکگرتوەکان بۆ پاراستنی ژینگە ئەوە لەگەڵ دەوڵەت مامەڵە دەکات ئەگەر تۆ دەوڵەت نەبی مامەڵەت لەگەڵ ناکە ئەمە سروشتە چەندی جوانی ڕەتی نییە چونکە دەڵێ لە ساڵی 1972 لە ستۆکهۆڵم بۆ یەکەمین جار نەتەوە یەکگرتوەکان کۆبوونەوەیەکی فراوانی بۆ گشت دەوڵەتەکان کرد لەوێدا بەرنامەی نەتەوە یەکگرتوەکان بۆ پاراستنی ژینگە بە ناوی UNEP هاتە ڕاگەیاندن لە ساڵی 1972 لەو کاتەوە هەتا ئێستا زیاتر لە 500 ڕێککەوتنامەی نێودەوڵەتی هەیە 500 ڕێککەوتنامەی نێودەوڵەتی دەبێت دەوڵەت جێبەجێیکا بۆ پاراستنی ژینگە ئێمە دەوڵەت نین بەشێکین لە عێراق ئیمزای لەسەر هەموو ئەو ڕێککەوتنامانە کردووە جێبەجێشی ناکە لە ئەنجامدا وڵاتی ئێمە تووشی وێرانی دەبێت و کوردستانیش تووشی ئەو حاڵەتە دەبێت لەبەرەوە بە کورتی دەتوانم بڵێم ئێمە لە ساڵ 1972 نەتەوە یەکگرتوەکان ڕێککەوتنامەی هەبووە لە ستۆکهۆڵم بۆ پاراستنی ژینگە عێراق ئیمزای لەسەر کردووە جێبەجێ ناکە بە جوانی لە هەمان کاتدا لە 1992 ڕێککەوتنامەی ریۆ دۆ جانیرۆ لە بەرازیل کرا جارێکی دی بۆ مەسلەی پاراستنی ژینگە و دەوڵەتان هەمووی ئامادە بوون بە عێراقیشەوە عێراق پابند نییە بە جێبەجێکردنەکەی ئەگەر واژۆشی لەسەر کردووە لە کۆبنهاگن لە ساڵی 2009 جارێکی دی ڕێککەوتنامەیەکی دی ڕاگەیەنرا عێراق هەر بەوش هەر زۆر پابند نییە لە 2015 ڕێککەوتنامەی پاریس بوو کە سەرۆک کۆماری عێراقیش تایدا بەشدار بوو هی ئێستا بەڵام لە هەمان کاتدا عێراق ئەبینی پابند نییە کەواتە ئەمە بێتە مای ئەوەی ژینگەی کوردستان مادام بەشێکە بە پێی دەستوری ئێسەی عێراق ژینگەی کوردستان بەشێکە لە ژینگەی عێراقیش بایەخ بە ژینگە نادا کە ژینگەی عێراقیش پیس بوو ژینگەی کوردستانیش پیس دەبێت کەواتە ژینگەی جیهان پیس دەبێت کەواتە نەتەوە یەکگرتوەکان پێویست بەوە دەکات دان بەم هەرێمەدا بنێن ببێ بە دەوڵەت چونکە ئێمە دەتوانین باشتر ڕێککەوتنامە نێودەوڵەتەکان جێبەجێ بکەین لە چاو عێراق کەواتە چ جیاوازی هەیە مامۆستا ناوبەرەوەی چەندی کە وڵاتی کوردستانی دەوڵەت بیتن و ئەگەر هەرێم بیت ڕاستە قسەیەکی جوانە ئەگەر بێت و هەرێم بێ کۆمەڵێک وەکوتم ئەو ڕێککەوتنامانەی کە نەتەوە یەکگرتوەکان دایناو بۆ دەڵێ ڕێککەوتنامەی کۆتایی هێنان بە بەکارهێنانی چۆن دەڵێ مین بۆ نمونە ئەمە فەندێکی بۆ دائنێ ئەو فەندا ئەو پارەیە نەتەوە یەکگرتوەکان لە چوارچێوەی بەرنامەکە دەیدا بەو وڵاتە بۆی جێبەجێکە ئێمە وڵات نین عێراق وەری دەگرێت عێراق وەریشی دەگرێت و جێبەجێ ناکە لە ئەنجامیشدا ئێمە بە درێژایی چەندین ساڵە بەدەست مینەوە دەناڵێنین لەبەرەوە هیچ سوودینە نەکەواتە باسەکە لەوەیە بابەتێکی کاتی خۆشی گوتمان یعنی ئێمە حەزمان دەکرد پاپای فاتیکان سەر لە هەرێمی کوردستان بدات تا ببینێ ئەم هەموو پێکەوە ژیانە و ئەو هەموو مەسیحی لە هەموو عێراق ڕای کردووە لە کوردستانە ئەوە هەر ڕبتی هەیە بەم بابەتە بە نوێنەری مەسیحەکان مانگوت لە وەزارەتی ئەوقاف کە دەچێت ئیتاڵێ بە پاپا وا بڵێ هەتا من نامەیەکم نووسی کردیشم بە ئینگلیزی ئەوەشمدا دەستی بردی بۆ پاپا کە هات گوتی پاپا دەڵێ پرۆتۆکۆل دەڵێ عێراق دەوڵەتە من ئەگەر بێم لازمە و پێت بێ بچمە عێراق ناتوانم بێمە کوردستان من چونکە کوردستان هەرێمە یعنی تۆ لە هەموو ئاستێکات دەبەر ئەوەی هەرێمی نەڕئیس ینی نەپاپا ئەتوانێت سەردانتکان نەنەتەوە یەکگرتوەکان مامەڵی دەوڵەتت لەگەڵدا دەکەن لە ئەنجامدا فەرقی هەیە ئەگەر تۆ هەرێمبی یا دەوڵەت ئەوسە بەرز وەکە دیار ژینگە هەیە چ سنوور نینە یانکو هەموو دنیا شێنبیژنێ ژینگە بەڵام هەرێمێ سنووری هەیە چ جوداهیت ناوبەراوان چەنداندا هەیە وانی وەختی ئێمە دەڵێن ئێستا نزیکەی 193 دەوڵەت دان پێنراوە و سنووری خۆیان هەیە لە هەمان کاتیشدا دەبێ ئەوە بزانین لە ئاستی لە ئاسماندا جارێکی دی لە ڕووی ئاسمانیشەوە سنوور هەیە فڕۆکەیەک ناتوانێت بچێتە ئاسمانی یەکێکی دیکە لە ڕووباردا لە دەریاکاندا لە ئۆقیانوسەکان و محیتەکانیشدا جارێکی دی هەر کەسە سنووری دەریایی خۆی هەیە بەڵام بە شێوازێکی گشتی دەڵێن ئێمە دوجار یەک گۆی زەویمان هەیە یەک گۆی زەویمان هەیە کە لەسەری دەژین ئێمە لە ڕووی دەوڵەتی و نێودەوڵەتی و ڕێککەوتنامەکانە سنوور هەیە دەوڵەت سنووری ئاوی هەیە سنووری ئاسمانی هەیە و سنووری قاچیشی هەیە بەڵام لە ڕووی ژینگەی سنوور نییە کەواتە
لە پێناوی ئەوەی کە ئەم ژینگەیە بپارێزرێ دەبێت ژینگەی هەموو جیهان پارێزراو بێ چونکە پیسبوونی ژینگە ئاعتراف ناکا و دان نانێ بە سنووری سیاسی یان ێگە وڵاتەکەی تەنیشتمان هەواکەی پیس بوو بە ئاسماندا دەگوازرێتەوە بۆ ئێمە و ناتوانانی پێی بڵێ بۆستە ئەوە سنووری خۆت تێپەڕان ناتوانانی بە گازە پیسکارەکان وا بڵێ ناتوانانی بە ڕووباری دیجلە ئەگەر لە تورکیا پیس بوو ناتوانانی پێی بڵێ مەیە عێراقەوە ناتوانانی بە ڕووباری فرات بڵێ لە تورکیا پیس دەبی نەیتە سووریا لە سووریا پیس دەبی نەیتە عێراقەوە ناتوانانی کەواتە دەڵێن لە ئاستی نێودەوڵەتی سنوور هەیە بەس لە ئاستی ژینگەدا سنوور نییە چ سوود هەیە کەواتە ئێمە سنووردا بنین سنووردا دەنین بۆ دابشکردنی مەسئولیات و بەرپرسیارەتی ئەگەر وەختێک گوتمان هەموو دنیا یەک دەوڵەتە هەر کەس چۆن دەڵێ بە ئەرکی خۆی هەڵناستێ وەختێک کە سنووردا دەنین چۆن ئێمە دەڵێن ئەمە کوردستان یەک هەرێمە بۆ ئەوەی کە هەر کەس ئیشی خۆی بکات دەڵێن چوار پارێزگای بۆ کردمان بە پارێزگا بۆ ئەوەی ئارامی هەرێم پارێزراو بێ ژینگەی هەرێم پارێزراو بێ هەر کەس بەرپرس بێ اینجا پارێزگاشمان کرد بە قەزا قەزاش دەکەین بە ناحیە شارە دێ ئەویش دەکەین بە گوند ئەبینی ئەو دابشکردنە بۆ دابشکردنی بەرپرسیاری مامۆستا گفت سنووری کوردستانی شێم بێژم یعنی هاتیە فەرزکردن و بخین هاتیە ڕزگارکردن ئەرێ ئەف چەندە کافی نییە بۆ بێ چەندێ ئەم بشین ژینگە خۆ بپارێزین نە لەبەر ئەوەی پێویستیمان بەدان پێنانی دەوڵەتیە دان پێدانان و ئاعترافی نێودەوڵەتی دەبێتە مای ئەوەی کە نەتەوە یەکگرتوەکان مامەڵەت لەگەڵ تا بکە ئەگەر مامەڵی لەگەڵ تا کرد هەموو دامەزراوەکانی نەتەوە یەکگرتوەکان مامەڵەت لەگەڵەکەن پارەت پێدەدەن یارمەتی دەدەن مامۆستا مەدوێت بپرسین چەوە جەنگ و شەڕین عێراقێ ئەت بنە پاساو ji bo parastina ژینگە هەیە خراپترین کارێک کە بینی عێراق کردوێتی بە درێژایی ئەم ڕژەمەیەک لە دواییەکانە جەنگە یعنی خەریکە بڵێ ئەم عێراقا وڵات نەماوە لەگەڵیدا شەڕی ڕانەگەیاند بێ دەڵێن ئاشتی دۆستی سەرەکی ژینگەیە کەی ئاشتی هەبوو ژینگە دێتە پاراستن دوژمنی سەرەکی ژینگە بریتە لە شەڕ چونکە پێکێرانەکانی ژینگە بە پلەی سەرەکی ئاوە هەوایە خاکە کاتێک کە شەڕ دەبێ ئەو پیس دەبێ کاتێک کە شەڕ دەبێ خاک پیس دەبێ کاتێک کە شەڕ دەبێ هەوا پیس دەبێ کەواتە بینی عێراق پەلاماری کوێتی دابان لەوێ دەست پێ بکەین یعنی بەری کوێت بۆ نمونە دەڵێن ینی لە ساڵەکانی شەستەوە لەگەڵ شۆڕکی کووردا لە شەردا بووە ئەبینی ئەم وڵاتی ئێمەی پڕ کردووە لە تەقەمەنی و مین و هەموو ئەو بابەتانە کە دێنە سەریش ئەوە لە کۆتایی ڕەنگە باسی بکەین باسی کوردستان بکەین لە 1970 تا 1970 لە ماوەی 8 ساڵ جەنگی عێراق ئێران بووە جارێکی دی ئەم سنوورە و ناو عێراق و دەرەوەی عێراق و هەموو ئەمانەی بەمین چاندووە زۆر کانیاوی تەقاندۆتەوە هەوای پیس کردووە یعنی ئەوە بەس بێت لە ڕووی مرۆییشەوە نزیکەی شەڕی عێراق ئێران 1 ملیۆن ئینسان بوو بە قوربانی لە ڕووی داراییشەوە کە پێویستی من بە پارەیە بۆ پاراستنی ژینگە و بۆ پێشکەوتن شەڕی عێراق ئێران نزیکەی 1.2 یعنی 1.2 لەدەیە تریلیۆن دۆلاری زەرەرداوە 1.2 تریلیۆن دۆلاری زەرەرداوە بێنە جەنگی عێراق کوێت کاتێک کە جەنگی عێراق کوێت دەبێ عێراق دەچێت بیرەنەوتەکانی کوێت دەتەقێنێتەوە ئەم بیرەنەوتانەی کوێت کە دەتەقێنێتەوە تقریباً 6 ملیۆن بەرمیل نەوت ڕژاوەتە ناو ئاوی کەنداوەوە جارێکی تر کۆمەڵێ بیری تر هەیە تەقاندوێتیەوە نەسووتاوە ینی کردوێتەوە ئاوی نەوتی لە بەردەڕوە نەوتی خاو نزیکەی 40,000 بەرمیل لە ڕۆژێکدا چۆتە نێو کەنداوەوە نزیکەی 281 بیرە نەوتی کوێتی تەقاندۆتەوە گڕی گرتووە و خاکیش پیس دەکا و دەچێتە نێو ئاو و ئاویش پیس دەکا و دووکەڵەکەشی دەچێت بە ئاسماندا هەواشی پیس کرد نزیکەی لە هەمان کاتدا ئەم عێراق بەم کاری کە کردوێتی 128 لەسەر کەنداو نزیکەی 100 چۆن ئەڵێ 28 پەڵە نەوتی گەورە بقعە 128 پەڵە نەوتی گەورەی خاو لەسەر ئاوی کەندا و دروست بوو بەهۆی ئەم شەڕی عێراق لەگەڵ کوێتدا کردی کە هەر پەڵەیەک لەو پەڵانە دروست بووە لەسەر چۆن ئەڵێ بەیەکەوە ئەگەر کۆی کەیتەوە ڕووبەرەکەی ینی 130 کیلۆمەتر بە 25 کیلۆمەتر یعنی ڕووبەرێکی ئاهات دەست دەکەوێت 135 فی 25 ئەنجام چەند دەرچێ ئەوە کیلۆمەتر دووجا هەر ئەم جەنگەی عێراق کردوتی بەرامبەر بە کوێت نزیکەی 240 چۆن دەڵێ چێلگەی نەوتی ئەوەم شێوازە تەقاندۆتەوە و بە عومقی یا بە قوڵایی 1 متر عومقی 1 متر هەموو ئەمانە بوو بەمای ئەوەی کە چڕەدووکەڵێکی یەکجار زۆر لە ئاسمان دروست بێ لە کوێتەوە گەیشتە هەندستان کاتێک کە باران دەبارێ
ئەم مادە کبریتانە تێکەڵ بە باران دەبێ و دێتە خوارەوە شتێک دروست دەبێت بە ناوی بارانی ترش ئەمتار حامضیە ترشەڵۆکە باران کە ئەوە کاریگەری هەیە لەسەر مرۆڤەکان و کاریگەری هەیە لەسەر بیناکانیش تەنانەت ئەبێت ئەوەی کەەوە بیناکانیش بە شێوازێک بڕوشێن یاخود بێن دارزاندن هەموو ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ کە ئەمە عێراقە ئەمە جەنگەکانی عێراقا ئیدی بەڕاستی لە سای ئەم حاڵەتەدا کوێت داوای کرد کە تۆ شەڕ دروست دەبێت لە بینی دوو دەوڵەت مرۆڤ دەکوژرێ کە شەڕ دروست دەبێت مرۆڤ دەکوژرێ ئەوە پشتی ئەوە دێنە ڕێکەوتن بەڵام ژینگە کە پیس دەبێ ئەو ژینگەیە چۆن چارەسەر دەکرێت ئەو پارەیەکی یەکجار زۆری دەوێت لەبەرەوە داوایەکی کرد کوێت داوایەکی کرد لە نەتەوە یەکگرتووەکان کە ڕۆژێک دیاری بکە بە ناوی چی ڕۆژی جیهانی قەدەغەکردنی بەکارهێنانی جەنگ دژ بە ژینگە ئەو ڕۆژە چییە؟ 6 نۆڤەمبەر 6 تشرینی دووەمە لە ساڵی 2001ەوە بۆتە ڕۆژی جیهانی دژ بە شەڕ بۆ بەکار نەهێنرێ بۆ ئەوی ژینگەی پێتێک بڵێ ئەتناوە گوتنێت خۆدا مامۆستا ئاماژەداوی چەندێک کە ژینگەی سنوور نییە ئەگەر هات و کوردستان ببیتە دەولەتشی بەڵام هەمان دەمدا ئەف ژینگەها پیسا عێراقیان نەها ئەم بینین هەر کارتێکردنێ دەولەت ئەمەژی ناکەتن بەڵێ ڕاستە ئەو کاتە چۆن دەبێت چۆن ئێمە لە عێراقدا دەهاتی نەکوشتن هەتا بەری 1990 و پێشی 1991 ینی کە بڕیاری چۆنەڵێ ئەنجومەنی ئاسایش دەرچوو لە 5 نیسانی 1991 بۆ یەکەمین جار ناوی کورد وەکو پێکاتەیەکی دانیشتوانیش بێ لە ئەنجومەنی ئاسایش هاتە باسکردن پێشتر دەگوترا لە نێو دەوڵەتێکدا بەری ئەو بڕیارە عێراق ئێمەی دەکوشت ئێمەی سەردەبڕی کوردستانی وێران دەکرد دەیانگوت چییە؟ دەیانگوت ئەوە کاروباری نێوخۆی دەوڵەتی عێراقە بۆ هیچ دەوڵەتێک نییە تەدەخول بکە و پشتی 5 چواری 1991 زاراوەیەکی تازە چەمکێکی تازە هاتە ئارا پێی دەڵێن چەمکی ئەتەدەخل الئینسانی بە کوردی یعنی دەستێوەردانی مرۆیی یعنی بۆ نەتەوە یەکگرتوەکان و بۆ هەندێک دەوڵەت هەیە دەستێوەردانی مرۆیی بکەن نەهێڵن ئەم سنوورانە ببێ بە تەنور خەڵک بێتە کوشتن ئەو کات کە دەڵێن ئێمە سنوورمان دەبێت دەتوانین شکات بکەین لە دەوڵەتی عێراق چونکە سنووری ئێمە دەبەزێنێت چونکە زیان بە ئێمە دەگەێنێ بەس وەختێک سنوور نەبێ ئێمە هەرێم بەشێک بێ لە عێراق دنیا دەڵێ ئەرزی خۆمە خاڵکی خۆمە پارێزگای خۆم کەواتە ئەگەر کوردستانی سنووری خۆ هەبیتن شەڕ و ئاژاوێن عێراقی کارتێکردنی کوردستانی ناکەن بەێ ماوسەمەدوێت بزانین بۆچی جەنگ و شەڕ دوژمنی ژینگی هێنەوە کە ئاماژە پێکرد ڕاستە لەبەر ئەوەی کە مرۆڤ کاتێک دەتوانێت لە خەمی ژینگە بێ ژینگە لەو بابەتانەیەکەوە خەم خواردن لە ژینگە خۆت دەزانی ینیکە من لە بیرمە لە ساڵی 1992 مانگی 8 بەرنامەی ژینگە و مرۆڤم هەبوو لە تەلەڤیزیۆن هەندێک دەیگوت ئەوە چییە یعنی ژینگە چییە مانای چییە ئەوە لای ئێمە تازەیە ئەم وشەیە مەبەستم چی بوو مەبەستم ئەوەیە بۆ ئێستاکەش کە مرۆڤ ئێستا لە کوردستان ناتوانێت لە خەمی ژینگە بێ ئەگەر موچەی نەبێ ژیانی خۆش نەبێ لە بارودۆخێکی دەرونی باشدا نەبێ تووشی شەڕ بێ لە شەڕ بترسێ لە برسێتی بترسێ ئەم ئینسانە ناتوانێت ژینگە بپارێزێت مامۆستا پاراستنا ژینگە هەیە یا گرێدانیە وعی هۆشیاریە گەلیڤە بزانە وعی هۆشیاری و چۆن پەیدا دەبێ بۆ لە ئەوروپا پاراستنی ژینگە هەیە لەبەر ئەوەی مرۆڤ پێداویستەکانی دیکەی بۆ دابین کراوە لەبەرەوە کە وەختێ شەڕ دەبێ وەختێ شەڕ دەبێ هیچ مرۆڤێک لە خەمی ژینگە نابێ وەختێ تۆ بینیت مووسڵ و دیالە و ئەنبار و ئەمانە لەوێ چه خەمی ژینگە دەبێت خۆی بپارێزێ لە پێشدا مرۆڤەکە خۆی بپارێزێ لەبەر ئەوە بۆ ئەوەی ژینگە پارێزراو بێ پێویستە ئاشتی هەبێ بڵێ مامۆسەمەدوێت بپرسین هەتا چه ئاست عێراق پابەندێ وان ڕێکەفتن نامێن نێودەوڵەتی بووە بۆ پاراستنا ژینگە نەک پابەند نەبووە بەڵکو زەرریشی گەیاندووە بە هەندێک ڕێکەوتن نامەی نێودەوڵەتی لەو 500 بۆ بژمێرم مەسەلەن ئێمە ڕێکەوتن نامەیەک هەیە لە ساڵی 1970 پێی دەڵێن ڕێکەوتن نامەی ڕامسار ڕامسار شارێکە لە شارەکانی ئێران لە سەردەمی شای ئێراندا لە ساڵی 1970 نەتەوە یەکگرتوەکان لەوێ کۆبەوە ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتیان کرد بە ناوی ڕێکەوتنامەی ڕامسار ڕامسار لە پێناوی ئەوە بوو کە ئەو ناوچانەی پێ دەڵێن ناوچە زەویە شێدارەکان یعنی چی زەوی شێدار یعنی لە هەر شوێنێکدا ئێمە دەریاچەیەکمان هەبوو ئاوەکەی وەستاوە بوو یان لەبەری دەڕوا زۆنگاوێکی دروست کرد بوو گۆماوێکی دروست کرد بوو گۆلاوێکی دروست کرد بوو بەو مەرجەی قوڵایەکەی کەمتر بێت لە 6 متر قوڵایی ئەو زۆنگاوە ئەو گۆلە کەمتر بێت لە 6 متر ئەوە جۆرێکە لەو بابەتەی کەوا ڕێکەوتنامەی ڕامسار دەڵێ لازمە بێتە پاراستن وەختی ئێمە ئەوە دەبینین عێراق بە پێچەوانەی ئیمزای خۆی هەموو ئەهوارەکانی باشووری عێراقی
هەموو وشک کرد بەێ ئاوی لێ قەدەغە کرد لە ئەنجامدا بوو بە مای گۆڕینی چۆن دەڵێ پێکاتەیەکی سروشتی لە ئاستی جیهاندا کە جیهان زۆر بایەخی پێدەدا نمونەیەکی ترت پێ بڵم ڕێکەوتنامەی نەتەوە یەکگرتوەکان هەیە بۆ پاراستنی کەلتوری پاراستنی کەلتوری ئەوەیە ئەو ئاسەوارانەی کە بەشێکن لە ژینگە بێنە پاراستن وەختێک کە دەبینی عێراق لە جاتی ئەو بپارێزێت دەچێت قەڵای کەرکووک دەڕوخێنێ دەیکا بە سەربازگە دێت لە هەولێر عێراق لە سەردەمی ڕژێم دێت دەستکاری دەواازەی قەڵای هەولێر دەکات دەیگۆڕێ بە شێوازێک کە بیسەلمێنێ ئەم دەواازەیە بە تەسمیمێک و دیزینێکی ئاشووری لێ بکە بچ مەبەست بۆ ئەو مەبەستەی کە بڵێ ئەمە هیچ سەردەمی ئاشووریە بەڵام وەختێک دەچین بۆ وێنە کۆنەکان کە ماوە لە نەتەوە یەکگرتوەکان هەیە و لە ئەمریکاش دەستکات سێرەکەین لە ساڵی 1932 ئەوانە ئەو وێنانە هەیە ئەو دەواازە ئەو نییە بۆیە بە یارمەتی یۆنسکۆ بە ڕەزامەندی یۆنسکۆ دەواازەی قەڵای هەولێر هاتەوە گۆڕین بۆ سەردەمی سۆمەریەکان ئەوە چییە ئەوە دەستکاریکردنە لەبەرەوە دەبینی ئێمە ڕێکەوتنامەی ساڵی 1993مان هەیە بایۆدایڤەرسیتی یعنی ئەبێت زیندە جۆرەکان ئیتر جۆرەکانی چۆن دەڵێ جانەوەرەکانە جۆرەکانی ڕۆکە لازمە بێتە پاراستن ئەبینی ئەم هەموو شەڕی عێراق دەیکا یعنی هەزارەها جۆری ڕۆک هەیە کە تەنها لە کوردستان و عێراقدا هەیە دێتە سووتاندن نامێنە ئیدی چەندەها جۆر ئاژەڵ و چۆن دەڵێ کێوی هەیە هەموو هات نەکوشتن نبینی پشتی ئەم ساڵانەی دوایی هات نەپاراستن جارێکی دی ئەوانە پەیدا بوونەوە ڕێکەوتنامەی ئەوەمانەیە کە نە ئەبێ دروستیکەی نە ئەبێ بەکاری بێنی نە ئەبێ خەزنیکەی ئەوە هی مادە کیمیاویەکانە عێراق دێت زیاد لە یەک تەنها هەڵەبجە و بالیسان نییە 182 شوێن لە کوردستاندا چەکی کیمیاوی دش بەکارهێنرا کەواتە عێراق پابند نەبوو بەێ مامۆستا ئەف شەهدەیە خودی تعالەت قورآنە پیرۆزدا بەحەسکری بەسی سەفینە نوحی و بیشتە ڕەبی ئەنزیلنی منزلن مبارەکەن ئەف چەندە مامۆستا چەند ببیتە هۆ کار و دافعک و پاڵدەرێک بوومە ئەم پتر شانازی ئاخاخۆ بکەین و سەر بەخۆیاخۆ ڕابگەهینین بڵێ ڕاغبی ئەسفاهانی لە تەفسیری ئەو ئاەتەدا دەڵێ فەرق چییە لە مابینە مقدس و مبارەک دەڵێ خوددا کە دەفەرمێ دوعاکەی نوح وەقل ڕەبی ئەنزیلنی منزلە مبارەکە نەپیرۆز بەمانە ینی مبارەک معنای چییە مشتقات و داتاشراوی وشەی بەرەکەتە بەرەکەت چ معنای هەیە بەرەکەت معنای ئەوەی هەیە دەڵێ البەرەکەت حيث يوجد الخير الإلهي بكردي يعني بركات بمعناي أوي لشونيكدا خيرك وبيرك خداي هي قد ناية كوتاي أو الشهادي دا كي استخلقي كردستان دا ترسين دلنا قصر بخوي رابقينين دا ترسين خدا شهادي دا وبو كردستاني قورا كأم شوينة خدا بركتي تيدا داناوا بهيت شوازيك أجر إما أو خاكو أو آوا بكار بينين بهيت شوازيك كردستان برسينات مامۆستا پەیوەندی چێت ناوبەرە ڕێککەفتن و دیسان پەیوەندی نێودەوڵەتی ڕێککەفتنی نێودەوڵەتی و پەیوەندی نێودەوڵەتی ئێمە کاتێک کە ڕێککەوتنی نێودەوڵەتی هەبوو پەیوەندی نێودەوڵەتیشمان دەبێت ینی چۆن ینی گوتم ئەم 500 زیاتر لە 500 ڕێککەوتنامە نێودەوڵەتی بواری ژینگەکە هەیە بۆ مامەڵە لەگەڵ ئێمە ناکە UN بە مباشیر و ڕاستەوخۆ لەبەر ئەوەی ئێمە دەوڵەت نین پەیوەندی نێودەوڵەتیمان لەگەڵ ناکە دەچێت لەگەڵ عێراق دەکە پشتی ئەوە دێ بۆ لای ئێمە لە ڕێگەی عێراقەوە ئەمە ئەگەر خۆمان دەوڵەت بین ئێمە ئەو کاتە ڕێکەوتنامەی نێودەوڵەتی دەستپێرن بە خۆمان ڕاستەوخۆ لەگەڵ UN مامەڵەت بڵێ ئایا مامۆستا ڕاستە پاراستنا ژینگەهێ ئەرکێ هەمی دەوڵەتانە دەوێت هەفرا vê ژینگەهێ بپارێزن ئەوە تا ڕادەیەک ئەتوانین بڵین یعنی گرنگەکەی لەکوێیە گرنگەکەی لەوەیە کە وەکو گوتمان لە ئاستی نێودەوڵەتی سنوور هەیە بەڵام لە ڕاستەقینەدا بۆ ژینگە بەس بۆ ژینگە سنوور نییە بۆ ژینگە سنوور نییە لەبەرەوە ئەم باسە بۆتە باسێکی نێودەوڵەتی ئێستا دەردەکەوێ ئەو پێشکەوتنە ئابووری و ئەو پێشکەوتنە تەکنەلۆجیی کە مرۆڤایەتی دەستی هێناوە کێشەیەکی دروست کردووە ئەویش چێ پیسکردنی ژینگەیە کەواتە ئێمە پێویستیمان ئێستا بەوە هەیە چۆن پێشکەوین لە هەمان کاتدا ژینگە پیس نەکەین ئەمە دەبێتە مای ئەوەی کە هەموو دەوڵەتەکان پێکەوە چەندە پێش بکەوی و ژینگە پیس نەبی دەتوانین ئەو ڕێکەوتن نامانی کە باسمان کرد ڕێکەوتن نامەی ستۆکۆڵم ڕێکەوتن نامەی ڕیۆ ڕێکەوتن نامەی کۆپنهاگن ڕێکەوتن نامەی پاریس هەموو لە پێناوی ئەوەیە هەندێک دەوڵەت دەیەوێت پێشکەوێت لەسەر حسابی ژینگە دەبینی لە حوزەیرانی ئەم ساڵ حوزەیرانی 2017 ترامپ چی کرد لە ئیتیفاقی پاریس هاتە دەر دەوێت چ بکە دەڵێ دەمەوێت پێشکەوم بەڵام خەمی ژینگەم نەبێت ئەوە گرفت بەڵام مامۆستا دەوڵەتێت زلهێز یانکو دەوڵەتێت پێشکەفتی ڕۆی تەکنەلۆژیایە تا نەها نەشیای نەخول
vê pîsiya jîngê biparêzin wekû teknolojiyavî serdemey. Rast. Erê dewleta Kurdistanê dî çawa şêtin vê çêda bikitin. ئەمە خاڵێکە دەڵێن دەوڵەتی زلهێزیش ناچار دەبێت لە کۆتاییدا بترسێ لە پیسبوونی ژینگە. هەندێک دەوڵەت ناترسن هێشتا. ئەمریکا ناترسێ جۆی نییە دەڵێ هەر پێشکەوتن گرنگە و پیسبوونی ژینگە گرنگ نییە. وڵاتی چین بە پلەی دووەم ینی بە پلەی یەکەم ئەمریکا بە پلەی دووەم چین لە پیسکردنی ژینگەدا ڕۆڵی گەوریان هەیە. بەس وڵاتانی یەکێتی ئەوروپا باشن وڵاتانی یەکێتی ئەوروپا دەزانن. مامۆستا جەنابێتە بەحسا عێراقی کرد لەو مەمەد بێت بپرسین بەهێزی و لاوەزیە حکوومەتە عێراقیان نەها چ ئاستی کێشە و پرزگەرێکین ژینگە هێدایە و ئەم بقوزینەوە استیغلال بکەین بۆ خاڵی زۆر سەرەکی نەتەوە یەکگرتوەکان و بڵێن هێزی هاوپەیمانان کە هاتن عێراقیان لە ڕژێمی سەدام ڕزگار کرد کۆمەڵە شتێکیان باس کرد کە پێویستە عێراق بیکە لە بواری ژینگەییدا. ئەو بوارە ژینگەیی عێراق پابەند نەبووە پێوەی یەکێ لەوانەیە کە عێراق پێوەی پابەند نەبوو ئەوەیە کە تا ئێستا عێراق لە ئاستی سیاسی دەڵێن بۆ ئەوەی سیاسەتێکی ژینگەییت هەبێ بۆ ئەوەی سیاسەتێکی ژینگەییت هەبێ پێویستە ژینگەیەکی سیاسی باشت دابین کرد بێ. عێراق سەگەر جەنابێتە ئەخفتەناخۆ و درێژە پێدانێکی بدەتن پشتی ناوبڕێ دێ زڤڕینە فلای جەنابێتە. بینەرن ڕێزدار دەمێ ناوبڕێکی هاتی و دەهینە خزمەتەوەین ڕێزدار. بینەران جاردن سەڵاف بەردەوامین بۆ درێژە پێداناوی خەڵکی و دگەل مامۆستای بەڕێز مامۆستاوەکەمە پێشی ناوبڕێژی ئاماژەداوێت چەندێ بەهێزی و لاوازیە حکوومەتە نەهایە عێراقی چییە ئاستی کێشە و پرزگەرێکین ژینگە هەیە. ڕاستە یەکێک لە ئەگەر سێری دەستوری ئێستای عێراقیشکەین لەو بەرپرسیارەتیانەی کەوا بەرپرسیارەتی نێوان حکوومەتی فیدرالی ئیتیحادی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانە سیاسەتی دانانی سیاسەتی ژینگەی سیاسەتی ژینگەیی بۆ ئەوەی بێتە دانان بە شێوازێکی دروست و چاک پێویستی بە ژینگەی سیاسی هەیە. لەگەر ژینگەی سیاسی چاوەێ دوور ژینگەی سیاسی عێراق ژینگەیەکی سیاسی ئالۆزە 14 ساڵە نەیتوانیەوە ژینگەیەکی سیاسی جوان فراهەم بکە چۆن دەبینی لە عێراقدا لە 2023 هەتاوەکو ئێستا شاراکەتی ڕاستەقینە نییە. دەبینی لەم عێراقدا لە 2023 هەتاوەکو ئێستا عێراق لەو قاڵانەی کەوا لە بواری ژینگەی قسە بکەین ئەمە گرنگە ئاستی نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتوەکان و زلهێزەکان و ئەمریکای لێ ئاگادارکەینەوە کە عێراق بە پێچەوانەی ئەو خاڵانە چۆکە هاوپەیمانان بۆیاندانە. هاوپەیمانان بۆیاندانا وەزارەتێکیان دروست کرد بە ناوی وەزارەتی ژینگە بۆ یەکەمین جار لە مێژووی عێراقدا عەبادی هەڵی وەشاندەوە تێکەڵی کردەوە لەگەڵ وەزارەتی تەندروستی ئەو یەکێکە لە پاشەکشەکان کەوا حکوومەتی ئێستای عێراق کردوێتی. عێراق بە پێ استراتیژێتێکی ژینگەیی دانابوو بۆ ماوەی 5 ساڵ ساڵی 2014 ناونرا بە ساڵی ژینگە لە عێراقدا دەبواە گەلێک پرۆژە بێتە ئەنجامدان. سیاسەتی عێراقی فاشل چی کرد بوو بەمای ئەوەی لەگەڵ سونەکانە پەراوێزیان بخە ئەوانش خۆپیشاندانیان کرد خۆپیشاندانیش سەری کێشا بۆ مانگرتن لە مانگرتنەوە چوو بۆ هەڵگەڕانەوە لە دەوڵەت لەگەڵ هاتنی داعش 2014 بەپێی بەرنامە و استراتیژێتی ژینگە لە ئاستی جیهاندا بۆ عێراق ئەوە بکە عێراق ساڵی 2014 ناو بنێ بە ساڵی ژینگە بوو بەمایە ئەوەی کەوا داعش پەیدابێ. داعش هات لە 2014 داعش نەتیجەی چییە؟ داعش نەتیجەیە و ئەنجامە بۆ سیاسەتە هەڵەکانی عێراق چونکە پەراوێزی پێکاتەیەکی گەورەی نێو عێراقی کردووە. جارێکی دیکە لە 2014 بڕیار درا کە پایتەختی گەشتیاری هەموو وڵاتە عەرەبیەکان هەولێر بێ. ئەوی جارێکی دی بەهۆی هاتنی داعشەوە ئەو پرۆژانش کە پێویست بوو لە هەولێر جێبەجێ بکرێ و وڵاتە عەرەبیەکان ئەو بودجێ بدەن ئەویش نەهاتە جێبەجێکردن بەهۆی سیاسەتی فاشلی عێراقەوە جارێکی دیکە کەواتە ژینگەی سیاسی عێراق هەمیشە ژینگەیەکی دواکەوتووە. دەڵێن دیموکراسی کۆمەڵگەی مەدەنی مافی مرۆڤ ئەم چەمکانە پێویستی بە چینی ناوەندە دەبێت طبقەی وستا چینی ناوەند میدل کلاس بریتیەلکی چین هەبێ ئەوە زیاتر نەفەقیری فەقیرە لە دەوڵەمەنی دەوڵەمەنە. دەڵێن دوو چینی کەم مەبەستە ڕووی ئابوووریڤە بڵێ دەڵێن دوو چینی زۆر کەم هەن مشکلیان دیموکراسی و مشکلیان ژینگە و مافی مرۆڤ و ئەوە نیە هەژاری هەژار ئەو خەمەینی ئەو بە دوایان دەگەڕێ لە هەموو کۆمەڵگەیەک نسبەتێک هەژاری هەژار هەیە. دەوڵەمەنی دەوڵەمەند ملیاردێر ئەو نە لە خەمی ژینگەیە و نە لە خەمی دیموکراسی و مافی مرۆڤ ڕەنگە بۆ هەڵبژاردیش نەچێت ئەوانە بەڵام ناوەند ئەوەی کە مۆزەفینە ئەوەی کەوا چینی ناوەندە و
ڕۆشن بیرە ئەوە بڕبڕی پشتی دیموکراسی میدڵ کلاسە بڕبڕی پشتی دیموکراسی و مافی مرۆڤ و کۆمەلگەی مەدەنی و ژینگەش وەختێک کە ئەو چینە لە عێراقدا ڕوو لە نەمان دەکات لە ئەنجامی ئەو وەزعە عێراق لە ڕووی هەژاری ئاستی هەژاری زۆر بڵند بووە لە عێراق هەژاری بڵند بووە کە هەژاری بڵند بوو ئەبێتە مای ئەوەی کە چەمکی ژینگەش وەک چەمکەکانی دیموکراسی و مافی مرۆڤ و کۆمەڵگەی مەدەنی ئەوش لە عێراق دەبێتە پاشەکشە و دوا بکەوێت خاڵێکی کۆتاییم لەمە عێراق ئەبێت چی بکە بۆ ئەوەی ژینگە بێتە پاراستن لەگەڵ زۆر بواری دیکەش پێویستە تۆ داتات هەبێ داتا لە چۆ دەست دەکەوێت لە چۆن دەڵێ لە ئەنجامدانی سەرژمێری دانیشتوان تعدادی سوکانی باشە کە تۆ تعداد و ئیحسات هەیە ئەم تعدادە کە کردێت هەر ئەوە نییە بڵێ ئمە ژمارەمان چەندە یەک کۆمەڵ داتا هەیە دەبێت بێتە باسکردن عێراق لە 1970 هەرێمی کوردستانیشی لەگەڵ بووە سەرژمێری کردووە لە 1990 ئێمە داخلی سەرژمێری عێراق نەبووینە لە 2010 جارێکی دیکە ئەوە وەکوڵێ هەر نەکراوە بەم شێوازانە هەردی تا ئێستا نەکراوە کەواتە لە سەرتاسەری عێراقدا لە 1970 هەموو کوردستان و عێراقش بگرێتەوە نەکراوە کەواتە ئێمە داتامان نییە ئێمە چۆن دەتوانین پێشکەوتن ئەنجام دەین ناتوانین لەبەر ئەوە ئەمە هەموو پێمان دەڵێ عێراقی ئێستاش دەوڵەتێکی فاشیلە ناتوانێت ژینگە بپارێزێ ئەمەش دەتوانین بیکەین بە کارتێکی زۆر گەورە لەگەڵ نەتەوە یەکگرتوەکاندا بۆ بەمەستی سەربەخۆی کوردستان بەمسەتە ئاماژەداوی چەندێکە عێراق یا فاشلت پاراستنا ژینگە هێدا هەروستا ژینگەها سیاسیجی هەریە فاشل ڕاستە بەڵام مامۆستا چین بێژین نهال کوردستانێدا مە ژینگەهەکە دیژە ژینگەها بیر و بوچون و بیر و ڕای جیاواز ئەریمە چەند چیایە مامۆستان وێ چەندێ بەرهەم بینی نافخۆدا ئەمە خۆی لە ڕاستیدا جیاوازە لەو بابەتە یعنی زۆر جار لە زماندا لە ڕووی زمانەوانی دەڵێن ژینگەی سیاسی ژینگەی ئابووری ژینگە ئەوە تقریبان بابەتێکە دوورە لەم بابەتە ینی ئێمە ئێستا قسە لەسەر ژینگە دەکەین وەکو ئینڤایرۆمنت وەکو ئینڤایرۆمنت چونکە لە ڕاستیدا ینی گەورەتر لەوە کاتێک کە دەڵێن ژینگە بەمانای ئینڤایرۆمنت بەمانای بیئە لەگەڵ ئیکۆلۆژیاش جارێکی تر یەک دەگرێتەوە ینی لە ئاستی دەوڵەتی کوردستاندا پێویستە ئێمە سیاسەتێکی ژینگەیمان هەبێ بۆ پاراستی ژینگە کە پێکێنەرەکانی بەلای کەمەوە بریتە لە ئاو و خاک و هەوا لە هەمان کاتیشدا لە ئاستی ئیکۆلۆژی بۆ ئەوەی سیستەمی ژینگە لە ئاستی جیهاندا تێک نەچێ دەبێت سیستەمی ژینگەی ئێمە بەشێک بێ لە سیستەمی ئیکۆلۆژی ڕۆژ ڕنگڤدان نیەت سروشتێ طبیعیدا ئەوە تقریبا وەکو بڵێ لە ڕووی زمانەوانی بۆی جناوان نیە زۆر پەیوەستێ بەبابەتەکەی ئێمە ئایا عێراق مامۆستا یا فاشل بێت پاراستنا ژینگەهێدا وەکو جەنابێتە ئاماژە پێکردی دیسان ئەف کلتوری عێراقی چەند هوکارە یانکو چەند سەبەبێکە کە ژینگەه پیستر ببیتن ڕاستە عێراق وە دەزانی وەکو گوتمان لە ساڵی 1000 و چۆن دەڵێ لە مانجی ئابی 23 ئابی 1921 وەختێکە دەبێت بە دەوڵەت و ناوی لێ دێنێن و ئیدی لە 12 ئەیلولی ساڵی 1920 یەکەم کابینی عەبدوڕەحمان نەقیب دروست دەبێ وەکو ئاماژەم پێکرد جاری پێشوو ئیدی کە کابینەکە دروست دەبێ دەڵێن ئێمە لە مراسەلات و لە نووسینی نێوان بەریتانیا و ئەم وڵاتی ئێمە هەمیشە مراسەلات کە دەبوو دەیانگوت میزۆپۆتامیە وڵاتی نێوان دوو ڕووبارەکە بیلاد مابینە النەهرین مەلیک فەیسەڵ گوتی ئەمە ناو نییە بەبێ ناوێک لەم وڵاتە بنین ناوی چ بنین گوتیان ناوی دەنین عێراق یعنی ئەوە لە کابینەکەەوە دێت لە یەکەم کابینەوە ئەم وڵاتە ناو دەنین عێراق مەبەستم ئەوە بوو بڵێم چی کەواتە بەری ئەوە وەکو ئەو دکتۆرانامەکەی فازڵ حوسێن لە 1925 وەختێ باز دەکات دەڵێ دانیشتوانی ئەم ویلایەتی مووسڵە نەیانزانی وڵاتێکی ناوی عێراقە مووسڵ هەبووە بەغدا هەبووە بەسرە هەبووە ئەم لا کورد بووە ناوەڕاست سوننە بووە باشوور شیعە بووە مەبەستی من ئەوە بوو کە بڵێم ئێمە سێ پێک هاتی جیاوازین کەواتە سێ کەلتوری جیاوازین وەختی ئێمەیان کۆ کردوتەوە و ئێمەش ئینتیگریشن و ئیندیماجمان لەگەڵ یەکدا نەکردووە بۆیە پشتی 100 ساڵیش ئێستا بە خۆمان ناڵێن عێراقی یەکسەر دەڵێن تۆ سونی تۆ کوردی تۆ شیعی کەواتە سێ کەلتوری جیاوازەیە کەلتوری کوردی کە دێنە سەری کەلتورێکی ژینگە پارێزە کەلتوری عەرەبی بیابان کەلتورێکە لە خەمی ژینگە نییە لە خەمی ژینگە نیە لەبەرەوە دەبینی ئێمە ناتوانین بڵێن کەلتوری ئێستەی ئەو بەشەی عێراق ژینگە پارێزە ژینگە ناپارێزە مامۆستا چاوە دووسیا مین و مادێن تیشکاویان کو ئەشیعیل عێراقی ئەم بکار بینین بۆ پرسا سەربەخۆ باڵستانی وەکو جەنابێتەژی ئاماژە پێکردی باشە ئەڵێن نەتەوە یەکگرتوەکان ئێوە ڕێکەوتنامەیەکی جیهانیتان بە هەموو ئەم وڵاتانە ئیمزا کردو بە ناوی ڕێکەوتنامەی پەیماننامەی ئۆتاوە باشە ئەو ڕێکەوتنامەیە دەڵێ مین ئەگەر بەکار بهێنرێ بۆ مرۆڤ و مین ئەگەر بەکار بهێنرێ بۆ دژە تانکەکان و دەبابەکانیش
ئەمە پێویستە بە پێی یاسا بێ و پێویستە کاتێک کە لە شەڕیشدا مین دادێنی لە خاکدا لازمە نەخشەیەک لە لای دەوڵەت هەبێ دەوڵەت پشتی تەوابوونی شەڕ و دوای تەوابوونی شەڕ ئەو نەخشەیە بێنێ بۆ ئەوەی ئێمە مینەکان هەڵگرین. ئێمە لە عێراقدا لە 1960ەوە لە شۆڕشی ئەیلولەوە هەتا ساڵی 1970 ئەم کوردستانی پڕ لە مین کردووە. خۆ دوای ئەوەش هیچ نەخشەیەکی بەمە نەدا تا هەڵیگرینەوە. ئێستاش هەندێک جار هاوڵاتی کوردستانی لە هەندێک ناوچە مینی پێدا تاقێت. باشە لە شەڕی ئەمە لە هەفتا ئەمە لە 60 لە هەشتا هەتا 1970 لە جەنگی عێراق ئێران لە ناوچە سنوورەکانی کوردستان هەزاران مینی تری چاندوە جارێکی تر. شەڕی عێراق ئێران تەواو بووە ئێمەش لە دوای ڕاپەڕین سربەخۆ بووینە نیمچە سربەخۆ بووینە ئێمە ئەو نەخشەیەمان لەبەردەستان نەبووە. ئێستش هەندێک جار بە هەندێک هاوڵاتی لەو ناوچانە مین دەتەقێتەوە کەواتەمە جارێکی تر ئەم وڵاتە دەتوانین بڵێن پێچەوانەی ڕێککەوتن نامەی ئۆتاوا کار دەکەن پێکڤگرێدان هەیە مامۆستاڤێ چەندی و دگەل سربەخۆبوونە کوردستان ئەوەیە کەواتە دەڵێن ئەم عێراقی کە ناوتان ناوە دەوڵەت و ڕێککەوتن نامەی ئۆتاواتان پێ ئیمزا کردووە ئەوە حاڵەتی لەگەڵ مین نە ئەرز دەپارێزێ نە نەخشەمان پێدەدا نە نەخشەی هەیەتاوەکو مینەکان هەڵگرینەوە. جارێکی دیکە دەستەیەکمان هەیە پێی دەڵێن دەستەی نیشتیمانی مین لە عێراقدا دەڵێن نزیکەی 1232 چێڵگەی گەورە هەیە لە عێراقدا لە سەرتاسەری عێراق یان بێنە بەرچاوی خۆت 1232 چێڵگەی مین هەیە. لەم 2000 ئەوەندەیە نزیکەی 3600 لە هەرێمی کوردستان بووە. 3600 کێڵگەی مین حەقلی مین لە کوردستان بووە. کوان نەخشەی ئەوە چۆن دەیدا بە ئێمە ئێستش مین هەڵدەگرینەوە ئێستش ئێمە زەرر دەکەین کەڵام پشتیان بینە سەربەخۆ مامۆستامە ڕێوشین هەنم وێ چەندها پێڕابین ئەم وەک دەوڵەتە کوردستانی ئێستا باسەکەم لەوەیە ئەلئان ئێمە ئێستاکە دەستەیەکمان هەیە بە ناوی دەستەی هەڵگرتنەوەی مین لە هەرێمی کوردستاندا بەس مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو ئەم ئەرکە بۆیە قورسە لەسەر ئێمە یەکەم نەخشەی مینەکانمان لەبەردەستانیە دووەمیشیان ئێمە لە ڕێکەوتنە من نێودەوڵەتەکان دەوڵەت نین تاوەکو نەتەوە یەکگرتوەکان فەند بدامە ئێمە بزانە لە دوای ئەوەی کە وەزارەتی ژینگەشماندانا لەگەڵ نەتەوە یەکگرتوەکاندا ڕێکەوتن ئەوە بووە لەگەڵ عێراقدا لە 2018 ناو بنرێکی 2018 عێراق 2018 ناو دەنەی ساڵی هەڵگرتنی ئاخرمین لە عێراقدا ئێخۆ 2018 هەندەی نەماوە ئێستا 4 مانگی ماوە چش نەهاتیەکردن بەڵکو داعش هاتە سەری زێدەتریش بە سیاسەتی هەڵەی عێراق داعش هاتە سەری هەزارەها مینی تر جارێکی تر هاتەوە ناشتن و چاندن لە ئەرزدا ئەمە جارێکی تر کێشەی بۆ ئێمە دروست کرد کەواتە لە ڕووی مادە تیشکاوەرەکان عێراق لە ساڵی 1970 لە مانگی حوزەیران ئیسرائیل هات بردومانی تۆیثەی کرد تۆیثە یا تۆیسە ئەوە چۆن بریتی بوو لە دەستگایەکی بەرهەمهێنانی مادە تیشکاوەرەکانی یۆرانیۆم و رادیۆم و کادمیۆم و ئەوانە کە مادەی زۆر ترسناکن عێراق دەیویست چەکی ئەتۆمی دروستکە جگە لەوە 18 دامەزراوەی دیکە لە عێراقدا هەبوو کە ئەوانەش دامەزراوەی ئەتۆمی بوون ئەم ئەتۆمیە مادەیەکی زۆر ترسناکە یۆرانیۆم و کادمیۆم و رادیۆم و ئەم بابەتانە شتێکیان هەیە پێ دەوترێ ینی چۆن دەڵێ نیوەی تەمەن ینی مادەیەکی چەمکێکی پێ دەڵێن نیوەی تەمەن ینی نیوەی تەمەنی ئەم مادانە ئەچێ بۆ 100 ساڵ و 200 ساڵ یعنی پشتی ئەوەی کە ئەم مادە تیشکاوەرانە مشیعە ئەم مادە تیشکاوەرانە کاتێک ئەکەونە سەر هەر شوێنێک لە ئەنجامدا ئەگەر ئینسان پشتی 100 ساڵ و 200 ساڵیش دەستی لێبدا هەر نەخۆشی بۆ دروست دەکات کەواتە پەیوەندی هەیە ناوبەرە ژینگەی و تەندروستیدا بەڵێ دەڵێن پەیوەندەکە چییە کاتی خۆی کە هاوپەیمانان هاتن هەر ژینگە و تەندروستی بەیەکەوە بوو بۆچی وەزارەتی ژینگەیان جا کردەوە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە ژینگە هێڵی بەرگری یەکەمە بۆ پاراستنی تەندروستی ینی چۆن ینی تۆ تەندروستی چ وەزارەتێکە پێی دەڵێن وەزارەتی تەندروستی ینی وەزارەتی سەحا ینی پشتی ئەوەی دوای ئەوەی کە تۆ نەخۆش دەکەوی اینجا پێویستی بە وەزارەتی تەندروستی ینی تەندروستی تەندروستی وەختێک خەمی تۆ دەخوا کە تۆ نەخۆشکەوی ژینگە دەڵێ بەری ئەوەی نەخۆشکەوی من ناڵم تۆ نەخۆشی خەیرم ئەوە ڕاستە کەواتە ژینگە دەڵێ من ئاوی پاکت بۆ دابین دەکەم خاکی پاکت بۆ دابین دەکەم هەوای پاکت بۆ دابین دەکەم نایڵم تۆ بێتە نەخۆشکەوتن لەبەر ئەوەیە ئەم مادە کیمیاویانە لە عێراقدا زۆر بوو بە هەڵەی سیاسی عێراقیەکان تووشی شەڕ بووین لەگەڵ هاوپەیمانان عێراق بۆ ئەوەی تانکەکانی عێراق بێنە بردومانکردن ئەمریکەکان و هاوپەیمانان بە جۆرێک لە بۆمب لە ئەوانیان دەدا نزیکەی لە جەنگی ڕزگارکردنی کوێتە 61,000 بۆمبی هێشووی عنقودی لە دەبابە و لە جێشی عێراقی دراوە
ئەمانە مادەیەکی تایە پێ دەگوترێت دیپلیتد یۆرانیۆم، یعنی یۆرانیۆمی خامۆشکراو. ئێڕەم مادەیەکی تیشکاوەرە لە نێو ئەو ڕۆکێتانە هەیە بۆ ئەوەی بتوانێت دەبابە بسووتێنێ، ئاسن بسووتێنێ، ئەو مادە یۆرانیۆمی تێدایم، یۆرانیۆمی خامۆشکراو. پشتی ئەوەی ئەو مادە یۆرانیۆمانە دەکەونە سەر ئەرز و خاک، ئەو کاتە نەخۆشی کانسەر و سەرەتان زیاد دەبێت. دەڵێن لە ساڵی 1989 لە عێراقدا مەترسی کانسەر و سەرەتان لە عێراقدا لە پلەی حوتەم بوو، یعنی نەخۆشی یەکەمی عێراق ئەوە بوو، دووەم ئەوە، سێم ئەوە، حەفتەم سەرەتان بوو. ئێستا لە عێراق هاتوۆتە چوارەم. مانەی وایە ئەمە هەمووی زەرەری ئەوەیە کە عێراق پابند نابێ بە ئاشتیەوە، پابند نابێ بە سیاسەتی ژینگەیەوە، چونکە ژینگەی سیاسی دروست نەکردووە. ئەو هەموو مستەف داتا و ئەف تەحلیلی جەنابێتە بەحثکردی سەر ژینگەها عێراقی کە ڤیڕەنگەیە پیسە. ئەرێ ئەڤە بهێڤیەکێ دەف وڵاتیت کوردستانیژی دروست ناکات کە بە چ جار چارەسەر نەبیت ئاثاوەری توێ بەردام بمینن؟ ڕاستە. لە ڕاستیدا دەبێت ببێتە مایەی ئەبێتە بێهیواییمان لە عێراق، ببێتە مایەی هیواداریمان بە دروستکردنی دەوڵەتی کوردستان. دەست خۆش مامۆستا. مامۆستا هەروەسا مدوێتن بپرسین ئەف ئەلغام و مینێن العێراقی هاتینە چاندن و بەربەڵافکردن، ئەرێ تو بینی ڕۆژێک بهێتن دوو ماهی پێ بێتن و خلاص ببیتن؟ بەم نەوع ئەو بەم سیاسەتی ئێستا عێراق زەحمەتە. وەکو خۆت ینی ئاماژەمان پێکرد پێکەوە ئەو بابەتەی کە گوتمان ئێمە دەبووای لە 2010 بە پێ ڕێککەوتن نامەی عێراق و نەتەوە یەکگرتوەکان بێتە تەوابوون، ئەوەی داعشیشی هاتە سەر وێرەژیدا فەشارینای. بەڵێ ڕاست. بەڵێ باندور و تێکدانە هەفسەنگی مامۆستا ناوبەرە گوند و باژێڕەدا. ڕاستە ئەوە زۆر گرنگە. گرنگی ئەوە لەوێدایە بڕوانە بێنە سەر هەرێمی کوردستان، یعنی مەسئلەی تێکدانی هاوسەنگی لە نێوان گوند و لادێ زۆر زیانی گەورە بە ژینگە دەگەێنێ. چۆن زیان دەگەێنێ؟ لەوە زیان دەگەێنێ کە ئێمە بێنە سەر با بڵێن کوردستان لە ڕابردوو چۆن بوو، ئێستا چۆنە. بۆ ئەوەی ژینگە بێتە پاراستن لازمە و پێویستە گوند بێ، شار بێ. یعنی هەڵسوکەوت لە شارە جیاوازە لە هەڵسوکەوت لە گوندە. گوند بەرهەمهێنە، بەرهەمت بۆ دەهێنێ، پاکە، خاوێنە، بەڵام شار ئۆتۆمبیلی تێدایە، کارگەی تێدایە، وەنیە ژمارەی دانیشتوانی زۆرە، لەبەرەوە بینی ژینگەی شارەکان. خەڵک بۆ دەڵێ با بچین هەوایەکی پاک هەڵمژین لە دەرێ لە گوندەکان، لەبەرەوەی لەوێ کارگە نییە، لەوێ ئۆتۆمبیل زۆر نییە، ژمارەی دانیشتوانی زۆر نییە. ئیحسائیەکانی عێراق و ئامارەکان و داتاکانی قەدیمی عێراق لە 1957 سەرژمێری دانیشتوان کراوە لە عێراق، پێی دەڵێن سەرژمێری 57. پشتی چەند ساڵێک 8 ساڵ لە 1965 جارێکی دی سەرژمێریەکی دی کراوەتەوە لە عێراقدا. سەرژمێری ساڵی 1965 پێمان دەڵێ ئەو کات لە 158 دانیشتوانی پارێزگای سلێمانی خەڵکی گوندن، ئەو دوای لە ناو شاردا ژیاون ئەو کات. یعنی لە ساڵی 1965 بە پێی سەرژمێری عێراق 158 پارێزگای سلێمانی لە لادێ بوونە، مانای وایە زیاتر لە نیوە. لە ساڵی 1965 ئەو کات ینی کەم ئامارە کراوە لە عێراقدا لە 162 پارێزگای هەولێر لە گوند بوونە. دهۆک کە بەشێک بۆ لە مۆسڵ ئەو کاتێشتا نەبووتە پارێزگا، بەڵام هەر وەکو ئەو سنوورەی ئێستەی دهۆک تەماشا بکەی ئەو کات لە ساڵی 1965 دهۆک لە 167 لە گوند بووە. ئێستا بە ئاماری خۆمان کە تەماشا دەکەین، حەسر و تەرقیمێکمان کردووە، تەماشا دەکەین لە دوای ئەوەندە ساڵە کە تێکرای 158 سلێمانی لە گوند بۆ، 162 هەولێر لە گوند بۆ، 167 دهۆک لە گوند بووە لە ساڵی 65، ئەوە تێکرا و معدەلی وەرگریەکە 162. ئێستا هەرێمی کوردستان لە 180 لە شارە، لە 120 لە گوندە. بە پێی ئامارەکانی گونۆبینی پاڵ دەرەوێت چەندێ مامۆستا مەفهومی شاشە دەمەژنی خەڵکی گوندا خەڵکێکی پاشکەفتیە، خەڵکێکی دوێت ببیتە ناف شارە. ئەمە حەزمان دەکرد خەڵک لە گوندی خۆی بێ، چونکە ژینگەی خۆی دەپاراست. وەختێکە لە گوند دەیهێنی بۆ ناو شار چ ڕوو دەدا؟ ژینگەی گوندەکان بێخاوەن دەمێنن، کە گوند بێخاوەنمە ڕوبەری سەوزایی نامێنێ، کشتتوکاڵ نامێنێ، ئەو دێری نامێنێ، کانیاوەکان بەکار ناهێنرێن، ئەوە زیان دەگەێنێ. کەواتە بوو بەمایی ئەوەی گوندەکان چۆڵ بکرێت، کە گوند چۆڵ کرا تێک دەچێت لە ڕووی ژینگەیەوە. ینی ڕۆکەکانی تێک دەچێت، ئاودانی تێک دەچێت، ئەو جانەوەر و زیندەوەرانش کە پێویستە لەوێ بنجارێکی دیکە لەوێ نابن، چونکە مرۆڤ لەوێ نەماوە. مەبەستی منەوە بۆ وڵام چی بوو بەمای ئەوەی ئێستا شارەکانی هەرێمی کوردستان بەم شێوازێ لێبێ. کەواتە ئێستا کە ئێمە ئەگە ببینەوە بە دەوڵەت دەتوانین چی بکەین؟ کە بینەوە بە دەوڵەت
دەتوانین ئێمە داوای فەندی نێودەوڵەتی بکەین بۆ ئەوەی کە جارێکی دیکە بتوانین گوندەکانمان ئاوادانکەینەوە چونکە ئەمە زۆر بۆ ئێمە گرنگە ئێمە ناتوانین بە خەڵک ئێستا بڵین بڕۆ بۆ گوندەکەی خۆت بەوشێ بۆ چونکە بێ پێداویستەکانی کە لە شار پەیدای کرد قوتابخانەی باشی هەیە بۆ لە شاردا قوتابخانە هەیە ئۆتۆمبیل و هۆکاری گواستنەوەی هەیە خستەخانەی باشی هەیە دەبێ هەموو ئەوانەی بۆ دروستکەین کەواتە پرسیارێک لێرە ئەوەیە ئێمە ئێستا پێویستیمان بچیاڵێ بۆ ئەوەی کە شارەکانمان نەبێ بە گوندێکی گەورە پێویستە گوندەکانمان بکەین بە شاری بچووک بەچی بەو پێشکەوتنەی کە ئێستا تەماشا بکە گوندی ئەوروپی چەند خۆشە گوندی ئەوروپی کە من نەمدیوە بەس ئەرکێکی مامۆستاکی دەبێت چەندە هەکەتن ئەرکی دەوڵەتە ئەرکی دەوڵەتە چونکە دەوڵات لە ڕێگەی ئاژانسەکانی UN-ەوە لە ڕێگەی ئاژانسەکانی UN-ەوە ئاژانسی UN یارمەتی بەپێ ڕێککەوتنامەی نێودەوڵەتی ڕۆژی جیهانی دانیشتوانمان هەیە لە هەموو ئەم بۆنانەدا فەندی هەیە نەتەوە یەکگرتوەکان بۆ جێڕانەوەی خەڵک بۆ سەر گوندەکانی خۆیان چونکە ئەمە لە سەردەمی جەنگی دووەمی جیهانیدا ئەنجام درراوە کە شارەکانی دوای جەنگی دووەمی جیهانی ئاوادان کراوتەوە گوندەکان ئاوادان کراونەتەوە ئێمە دەتوانین سوود لە ئەوروپای دوای جەنگی دووەمی جیهان وەرگری مامۆستا و چەند وەکبینێ پاڵپشتیا vê fikirêtkey gund û bajêr nav Kurdistanê da vê gavkê bêne زۆرکردن و وێت نوی بێنە دروستکردن ji bo vê me remacan بابەتێکی وام زوو نووسیوە ئێمە ئێستا هەڵەیەکمان هەیە هەڵەیەکمان هەیە هەموو خۆشیەکانی شار ئەوەی کە بگونجێ بڵێم خۆشیەکانی شارە و خۆشگوزەرانیە هەموویمان لەکوێ لە سێ پارێزگا کۆ کردوەوە هەڵەبجەمان بە فەرمی کردو بە پارێزگا بەس بەڕاستی مۆرکی پارێزگای هێشتا نەدراوەتێ ینی خۆشگوزەرانی پارێزگای تێدا نییە لەبەرەوە خەڵک بە ملیۆن دانیشتوان خەریکە دانیشتوانی شارەکان ئەڵێ کوردستان 5 میلیۆنە دانیشتوانی ڕەسەنی خۆی بەبێ ئاوارەی و پەنابەر لە هەمان کاتدا دەبینی تۆ خەریکە دوهۆک ببێ بە شارێکی ملیۆنی هەولێر شارێک و 1,400,000 سلێمانی 1,800,000 ئەوە وای لێدێ شارەکە کە دانیشتوانی زۆر بوو لە یەک ڕوبەری جوگرافی بچووکدا پێ دەڵێن بڕ زۆر بوو جۆرتێک دەچێت کواڵێتی ژیان کاڵ دەبێتەوە بۆ هەر شوێنێک دەچی قەڵەباڵغا بۆ هەر شوێنێک دەچی تۆ ناتوانانی بەخۆشی بژی کەواتە شارەکانی ئەوروپا بۆ خۆشە لەبەر ئەوەی کە شارەکانی ئەوروپا حەق نەبێت لە نیویۆرک و حەق نەبێت لە شارە ینی چۆنەڵێ هەندێک شاری زۆر گەورە هەیە ئەو دوای شارەکانی دیکە جنێف بۆ خۆشە زیۆریخ بۆ خۆشە دانیشتوانی 100,000 ئەوە خۆشی کردو کەواتە ئێمە لە کوردستانە ڕوبەرێکی یەکجارمان هەیە لە نێوان هەولێر و دوهۆک ڕوبەرێکی زۆرمان هەیە لە نێوان هەولێر و سلێمانی ڕوبەرێکی زۆر هەیە لە نێوان سلێمانی و هەڵەبجە ڕوبەرێکی زۆر هەیە لە نێوان سلێمانی و کەرکووک پێویستیمان بە دروستکردنی شاری نێوانی هەیە نەک شاری ناوەندی شاری ناوەندی و مرکزی ئەوەی هەموو خەڵکەکە دێتە ناو ئەو شارە کوواڵەتی ژیان تێک دەچێت لە جیاتی ئەوەی شاری ناوەندی دروستکەین ئەبێ شاری نێوانی دروستکەین شاری نێوانی کەواتە بۆ ئەوەی خەڵک خۆشی ببینی ئەبێ زاخۆ وەکو دوهۆک لێ بکەین ئەبێ پێنجێن وەکو ناو سلێمانی لێ بکەین ئەبینی ئەبێ چەمچەماڵ وەک ناو کەرکووک لێ بکەین ئەو شێواز ئەبینی ئەبێ سۆران وەک ناو هەولێر لێ بکەین ژینگەها سیاسی دێشێت ڕێکی دەتەوێت چەندێک و ئەف چەندە جانابێتت بێژیت بێتە ئەنجامدان لە کوردستانە بەڵێ لە کوردستانە بەڵێ چونکە ژینگەی سیاسی کوردستان لەبەر مامۆستا ڕۆل و دەورێ دەوڵەتە کوردستانی دێ چاویت بۆ پاراستنا ژینگەها جیهانی ینی کارتێکردن ژینگەها جیهانیژی داهبیتن بەڵێ بە پلەی یەکەم ئەگە کوردستان ئینشاءڵڵا بوو بە دەوڵەت بە پلەی یەکەم فەندی نێودەوڵەتی وەردەگرێ ئەچێتە ناو ڕێکەوتنامە نێودەوڵەتەکانەوە ئیمزا دەکات لەسەر ڕێکەوتنامە نێودەوڵەتەکان ژینگەی کوردستان لەبارە بۆ چکمە دەستەواژەیەکمانێ دەڵێن پاراستن و چاکردنی ژینگە پاراستن و چاکردنی ژینگە يعني حماية وتحسين حماية وتحسين البيئة يعني باراستن و چاکردن خۆشبەختانە ژینگەی کوردستان تا ئەم ساتە وەختش هێشتا ئەوەندە خراپ نەبووە تا پێویستی بە چاکردن بێ هەر پێویستی بە پاراستنە لەبەرەوە ئەمەش یارمەتی دەرەجارێکی تر خەڵکی کوردستان و کەلتوری خەڵکی کوردستان هێشتا لەو ئاستەیە کە ژینگە پارێز بن بە بڕوانە حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق کە کوردیان لە ژینگەی خۆی هەڵدەکەن دەیان کردە کۆمەلگا زۆرە ملێکان وانەبوو لە کۆمەلگا زۆرە ملێکان و مجەمەعەکان ئەرزێکی وشک بوو کوردیان تێفڕێدەدا پشتی ماوەیەک دوای ماوەیەکی زۆر کەم ئەو کوردە ئەو ناوچەی هەموو دەکرد بە سەوزایی و ڕوبەری سەوزایی ینی سروشتی کوردی سروشتەکەی خۆی وایە کە ژینگە دۆستە بەڵێ دەمێمێ بەرەف دوماهیەکیت مامۆستا پرسید گرنگ ژیمێت ماین چاوە دەستور و یاسا ژێر چەترا دەوڵەتە کوردستانی دیا پارێزگار بیتن بۆ ڕاستەکە هەیە کە دەوڵەتی کوردستانمان ڕاگەیان دەستوری دەوڵەتی کوردستانە بێ ئەم دەستورە پێ ئەچێ لە ئێستاوە هەمومان لەسەر ئەوە ینی نزیکە بڵێم ئەم کوردستانە بێ بە دەوڵەتێکی فیدرالی ئەبێ یعنی لە نێو خۆیدا دەوڵەتێکی فیدرالی ئەبێت و
چۆن ئەڵێ ماف بەوە ئەدا کە هەر هەرێمێکی جیاجای تێدا بێت لە چوارچەوی ئەم دەوڵەتە ئەو کاتە دەستورمان دەوێت لە نێو ئەو دەستورەشدا جارێکی تر لەبەر ئەوەی کە مافەکانی مرۆڤ لە کۆی مافەکانی مرۆڤدا بوونی ئینسان لە ژینگەیەکی سەلامەتدا مافێکە لە مافەکانی مرۆڤ ئەو کات لە نێو دەستوری هەرێمی کوردستاندا ئەوەش دێتە نووسین. اینجا ئێستا چۆن یاسایەکمانێ بە ناوی یاسای ژمارە 8 ساڵی 2010 پاراستن و چاکردنی ژینگە چۆن یاسای ژمارە 3 ساڵی 2010 هی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئەو کات بە هەمان شێوە ئەم یاسایەنە ئەبینە پێشتر چاکتر بۆ ئەوەی بگونجێ لەگەڵ کاری دەوڵەتداری ئەو کات ئێمە دادگایەک دادەنین بە ناوی دادگای ژینگەی ئەو کات پۆلیسێک دادەنین بە ناوی پۆلیسی ژینگەی ئەو کاتە استراتیژێتێکی 5 ساڵ دادەنین لەگەڵ نەتەوە یەکگرتوەکانە ڕێک دەکەوین فەندمان و تەمویلمان بکە بۆ ئەوەی کە ئێمە ژینگە بتوانین بپارێزین ئەو کات دەتوانین ڕۆشنبیری ژینگەی بڵاوکەینەوە بە شێوازێکی باشتر. ئەوسەمەد ڤە بەحسا ڕوشنبیری و پەروەردەی بکەین بۆ ژینگە پارێزیێت و چاوات هەلسەنگینی و چ گوتنتە هەیە بە کورتیژی بە کورتیش بێ ڕۆشنبیری و پەروەردە لە دوو زاراوەی ئەوە نزیکن چۆن دەڵێ ینی ڕۆشنبیری کارێکە دەکرێت لە ڕێگەی ڕاگەیاندنەوە بیکەین لە ڕێگەی میدیا و ئەنجامی بدەین بەڵام پەروەردە لە ڕێگەی قوتابخانەکانەوە دەکرێت یعنی کەواتە ئێمە ئەتوانین لە دوو ئاستا ئیشکەین لە ئاستی میدیادا ئەتوانین ئیشکەین بۆ ئەم چەمکە بڵاوکەینەوە ببێتە ڕۆشنبیریەکی ژینگەی ئەم ڕۆشنبیریەکەی دەبێت بە پەروەردەی ژینگەی کاتێک لە قوتابخانەکانەوە دەست پێ بکەین هەتا زانکۆش تەواو دەکەین گەف ڕوشنبیری بتە ڕوشنبیرەکە تاکە کەسی بەڵێ ڕاستە ئەو کاتێکەوە یاسامان دانا چونکە یاسا هۆشیاری دروست دەکە دەڵێن تاکی کورد کە لە کوردستان دەبێت لە عێراق دەبێت ژینگە ناپارێزێ وەختێ دەچێتە ئەوروپا ژینگە دەپارێزێ بۆ لەبەر ئەوەی لەوێ یاسا هەیە یاسا ئەبێتە مای ئەوەی ناچارت بکە ئەگەر تۆ بەپێی یاسانە جوڵی سەرپێچی بکەی لەگەڵ یاسا سزا دەدرێ جارێک و دوانوسیان ئیدی هۆشیاری دروست دەبێت دەستخۆش سەلامت ڕێزدار عەبدوڕەحمان سەدیق زۆر سپاسیاتتکەن بۆ بەرسەردانەوان پرسیارانە و هەر ساخ و سەلامەت بی بینەرن ڕێزدار ڤی ئاوایی هاتینە دووماهیا vê خەلەکێژی بەری خاترا خولوە بخازین سوپاس بۆ مامۆستای بەڕێز گەلمە بەرهەبوو هەروەسا سپاسی هەفکارێن خودکەین گەلمت ماندی بوون هەروسا سپاسیەکە تایبەت بۆ بینەرێن ڕێزدارژی کە گەلمەدابوون و هیڤیا مفا بەخشینێ بۆ وێن ڕێزدار ببینم خێر و شادی هەتا خەلەکەکە دی بگەینە فێک خدای مەزن ئەدگەلمە هەمیابیت و پاراستی بن